تۆژینەوە کۆمەڵگەی کوردی لە ڕوانگەی شەرەفخانی مێژوو نووسەوە. نووسین و ئامادەکردنی ئیسماعیل مەحموودی. خوێندنەوە مشتاق فەیزیابی. شەرەفخانی بدلیسی لە کۆتایی ساڵانی سەدەی 16 بە نووسینی شەرەفنامە مێژوو نووسی کوردی دەست پێ کرد. شەرەفنامە هەڵگری مێژووی بەسەرهاتی بنەماڵە دەستەڵاتدارە کوردیەکانی سەردەمی خەلافەتی عوسمانی تا کۆتایی ساڵی 1596 واتە تا سەرەتای سەفەویەکانە. شەرەفنامە لە ئاساسدا درێژەی هەمان نەریتی مێژوو نووسی سونەتی واتە مێژوو نووسی سیاسی و ئەسکەری و بنەماڵەییە. بەڵام پێشەکیەکەی شەرەفنامە سەبارەت بە مێژووی کورد و کۆمەڵگای کوردی دەتوانێت تا ڕادەیەک ئەم بەرهەمە مێژوویە لە بەرهەمە مێژوویەکانی هاوچەرخ و پێشخۆی جێ بکاتەوە و وەک دابڕانێک لەو نەریتە مێژوو نووسیە پێناسە بکرێت. ئەم وتارە دەیەوێت پاش ئاماژەدان بە ڕوانگەی شەرەفخان سەبارەت بە مێژوو هەروەها ڕەویشتی مێژوو نووسی شەرەفخان تایبەتمەندیەکانی کۆمەڵگەی کوردی و مرۆڤی کورد لە ڕوانگەی ئەو مێژوو نووسەوە ڕوونشی بکاتەوە. ئەم وتارە پێی وایە لە ڕوانگەی شەرەفخانی بدلیسیەوە ئاینی بوون، غیابی ئەقلانیەت، پەرتەوازەیی، غیابی ئەندیشەی یەکگرتن، ویستی یەکترکوژی، بیر نەکردنەوە لە داهاتوو، گرنگیدانی بە نازناوی ئازایەتی و ڕێگە پێنەدان بۆ دامەزرانی دەسەڵاتی کوردی، گرنگترین تایبەتمەندیەکانی مرۆڤی کورد و کۆمەڵگەی کوردین کە لەم وتارەدا بە شێوازی کاری گوتار دەخرێتە بەرباس و تۆژینەوە. پێشینەی توێژینەوە. شەرەفنامە لە ئێراندا وەک مێژوویەکی ناوچەیی و سەرچاوەیەکی سەرەکی کوردیناسی پێناسە کراوە و لە نێو کوردیشدا وەک سەرەتای مێژوو نووسی کوردی ناسراوە. لەمڕۆوە چاوەڕە دەکرێت تۆژینەوەی شیا و بەرچاو لە هەردوو لاکرابێت. بەستا ئەو جێی توێژەر بە دوای ڕۆیشتۆ جگە لە چەند ئاماژەی کورت و یەک توێژینەوەی تایبەت نووسینێکی بەرچاو لەسەر ئەم بەرهەمە نەنووسراوە. لێرەدا لە دوو بەشدا ئاماژە بۆ بەرهەمانە دەکرێت سەبارەت بە مێژوو نووسی شەرەفخان نووسراوە. یەکەم، بە زمانی فارسی. بە زمانی فارسی دوو کتێبی تایبەت سەبارەت بە ناساندنی و توێژینەوەی مێژوو نووسی لە سەردەمی سەفەویدا نووسراوە، باس کەمترین ئاماژەیان بە شەرەفنامە نەکردو. دوو، بە زمانی کوردی. سەرەڕای ئەوەی یەکەم مێژوو نووسی کوردستانە و بە واتایەک سەرەتای نووسینی مێژووی کوردستانتەوەرە، بە زوا دیارە تا ئێستا تۆژینەوەیەکی تایبەت بە شێوازی مێژوو نووسی و هەروەها بابەتی کورد و کۆمەڵگەی کوردی لە نیگای شەرەفخان و بەگشتی پێگەی مێژوو نووسی شەرەفخان نەنووسراوە. جگە لە هیندی ڕووکردنەوە لەسەر ژیانی شەرەفخان لە دوو کتێبی ئەنوەر سوڵتانی بە نێوەکانی دووزێلی شەرەفنامەی بتلیسی و دەستنووسی شەرەفخانەی بتلیسی لە کتێبخانەکانی جیهان، هەروەها کتێبێکی عەبدوڕەقیب یۆسف بە نێوی تابلۆکانی شەرەفنامە کاری تایبەت لەسەر شەرەفخان نەکراوە و ڕەنگە بڵێن هێشتا پێشەکەکەی مامۆستا هەژار لە وەرگێڕانی شەرەفنامە تەنیا کارێک بێت بە زمانی کوردی لەسەر شەرەفنامە کرابێت. کەواتە دەکرێت بڵێن ئەم وتارەی بەردەست یەکەم کاری تایبەتە کە سەبارەت بە ڕەوشت و ڕوانگەی شەرەفخان و هەروەها کورد و کۆمەڵگای کورد لە نیگای شەرەفخانەوە نووسراوە. ژیانی شەرەفخان و دەستپێکردنی کاری مێژوو نووسی. شەرەفخان کوڕی شەمسەدین خاری میری بدلیسە و باو باپیرانی لە میرانی عەشیرەتی ڕۆژەکی و یەکێک لە بەناوبانگترین بنەماڵە دەستەڵاتدارەکانی کوردستان بوون. باپیری شەرەفخان میر ئەشرەف بوو کە لە شەرێکدا لەبەر خیانەتی ئەمیربەجی فەرماندا لەسەر دەستی سوپای ئولامە سوڵتانی حاکمی ئازەربایجان کوژرا. هۆزی ڕۆژەکی پاس کوژرانی میر ئەشرەف شەمسەدینی کوڕیان وەکو جێگری باوکی دیاری کرد. گەرچی سەرەتا توانی تا ڕادەیەک متمانەی ئیستانبول بەدەست بێنێت، بەڵام پیلانی بەردەوامی ئولامە سوڵتان برای شاه تەحماس کە پەنای هێنابوو ئیستانبول و ڕەقی لە شەمسەدین هەڵگرتبوو چاوی بڕی بوو بەدلیس، بە ناچاری وازی لە دەسەڵاتی بدلیس هێنا و ڕووی لە دەستەڵاتی سەفەویەکان کرد. شاه تەحماس بە گەرمی پێشوازی لێکرد، کردی بە هاوڕێی نزیکی خۆی و بە واتایەکی تر نەدیمی خۆی. پلەی خان و داهاتی چەندین ناوچەی ئێرانی وەکو شارەکانی سەراب و مەراغە و دەماوەندی پێبەخشی. پاش چەندین ساڵ خزمەتی شاه تەحماس بەهۆی زێدەڕەوی لە کێشانی ماددە هۆشبەرەکان وازی لە هەموو شتێکێنا. تەنانەت پاش گرتنە دەستی دەستەڵات لەلایەن شای ئیسماعیلی دووەم و
بانکێشتنکردنی ئەمیر شەمسەدین بۆ قەزوێن وەک پایتەختی دەسەڵاتی سەفەویەکان بەهۆی ئەوەی میزاجی تەواو تێکچوو بوو نەیتوانی بڕیاری خزمەت بدات و لە قەزوێن مایەوە تا کۆچی دوایی کرد. دوو کوڕی بە ناوەکانی خەلەف و شەرەف لێبەجێمە. شەرەفخان لە ساڵی 1543 لە کەهڕووری سەر بە شاری قوم لەدایک بوو. لە منداڵیەوە بۆ پەروەردەکردن بە بنەماڵە قازیەکانی کەهرود سپاردراوە. نەریتی شاه تاماس بە جوورێک بوو منداڵان و میرمنداڵانی بنەماڵە میرەکانی نزیکی خۆی ڕاستپاردەی مامۆستایانی بەتوانا دەکرد بۆ پەروەردەکردن و ڕاهێنانیان. شەرەفخان پاش ماوەیەکی کورت سرنجی شاه تەحماسپی بۆ خۆی ڕاکێشا. لە تەمەنی 9 ساڵانەدا مۆڵەتی ئامادەبوونی لە کۆشکی شاهاندا پێبەخشرا و بۆ ماوەی 3 ساڵ لەوێ مایەوە. بە پێی نەریتی ئەو سەردەما بوونی سەرۆک هۆز زۆر گرنگ بوو. لەبەر ئەوەی هۆزی ڕۆژەکی بێسەرۆک مابوونەوە داوایان لە شاه تەحماس کرد ئەمیر ئەشرەف وەکو سەرۆکی هۆزەکەیان دیاری بکات و بینێرێتەوە لای خزمانی. شاه تەحماس جێ لەوەی کە ئەو داوایی قبول کرد شەرەفخانی وەکو میری ساڵیان و مەحمووداباد و ناوچەی شیروان دیاری کرد. نووسینی شەرەفنامە. شەرەفخان ئەو کاتێ لە لای بنەماڵەی قازیەکانی کەڕەهرود بوو فێری وانەی ئاینی و نیگارکێشی بوو. دواتر بە وتەی خۆی جارجار خەریکی خوێندنەوەی کتێبی مێژووی دەبێت و ڕەوزەت السەفای میرخان لە ڕێزی ئەو کتێبانەیە کە وەک سەرچاوە و هاندەر دەبێت بۆ بیرکردنەوە و مێژوونووسی. شەرەفخان لەسەر چەند بنەمایەک وازی لە دەستەڵات هێنا بۆ ئەوەی مێژوەکەی بنووسێت. 1. سوودمەندبوونی مێژوو. 2. پەراوێزخستنی مێژووی کورد و کوردستان لەلایەن مێژوونووسانەوە. پێویستی کۆکردنەوەی باس و خواسی گەورە پیاوان و ناوداران و سەردارانی کورد و کوردستان گرنگتر لە هەمووی ڕزگارکردنی ناوبانگی خانەدانە دەستەڵاتدارە گەورەکانی کوردستان لە فەوتان و فەرامۆشکردن لە ڕیزی گرنگترین هۆکارەکانی دەستپێکردنی مێژوونووسی بۆ لە لای شەرەفخانەوە. کەواتە کاری لە پێشینەی بۆ نووسینی شەرەفنامە زیندووکردنەوەی مێژووی بنەماڵە دەستەڵاتدارەکانی کوردستان بووە و ئامانجی سەرەکی نووسینی مێژوو لای شەرەفخان بە ئەبەدیکردنی ناونیشانی ئەو بنەماڵانە بوو و دەژڵێ هەموو نیاز و ئاواتشم هەر ئەمەیە کە خانەدانە گەورەکانی کوردستان ناویان بمێنێ و لە ناو نەچن. ڕوانگە و ڕەوشتی شەرەفخان سەبارەت بە مێژوو. مەبەست لە ڕوانگە چۆنێتی ڕوانینی مێژوونووسە سەبارەت بە هۆکار و کاریگەری ڕووداوەکان و ڕۆڵی دەستەڵاتی خودا و سوڵتان و میر لە ڕوودانی ڕووداوەکان. مەبەست لە ڕەوشتیش ئەوەیە کە مێژوونووس بە پێی کام ڕەوشتی خاوەن سامان دەست بە وەسف و شیکردنەوە دەکات. بەواتایەکی تر نەزم و منتەقی زاڵ بەسەر پەیوەندی نێوان دیاردە مێژووەکان بەلای مێژوونووسەوە چین و کامانن. شەرەفخان پێی وایە مێژوو وەکو هونەرێکی شەریف ئەوەندە دەستکەوتی زۆرە کە ناکرێت بە ساکاری باسییان بکرێت. بەڵام پێی وایە ئەم دەسوودەی کە خانمیر لە مێژووی ڕەوزەت السەفادا باسی کردووە دەسوودی سەرەکین و شەرەفخانیش لە زمانی خانمیرەوە دەڵێت مێژوو ئەم دەسوودەی هەیە. یەکەم معریفەتە بۆ مرۆڤ. دووهەم چێژبەخشە و شادمانی هێنەرە. سێهەم سەرەڕای سوودی زۆر خێرا دەستەکەوێت و زەحمەتی نییە. چوارەم بە بۆنەی ئەوەی کە ئاگاداری گێڕانەوە زۆر دەبێت بە ئاسانی حەق لە ناحەق جێ دەکرێتەوە. پێنجەم دەبێتە خاوەن ئەزمون و ئاوازەداران گوتویانە بوونی ئەزمون فەزیلەتە و ئەزمونیان وەکو بەشێک لە عەقوڵی عەشرا پێناسە کردو. 6. مێژووزان لە کاتی ڕووداوەکاندا پێویستی بە ڕاوێژ نییە. 7. دەرونی دەستەڵاتداران لە کاتی کارەساتی ڕووخێنەردا بە بۆنەی شارەزایی لە مێژوو ئارامن. 8. مێژووزانی دەبێتە هۆی فرەی عەقڵ و گەشەستانی فەزل و دروستی بڕیار. 9. مێژووزانی دەبێتە هۆی گەیشتن بە قۆناغی سەبر و پشودرێژی. 10. دەستەڵاتداران دەستەڵاتی باڵادەستی خوددا دێهێنەوە بیری خۆیان و ئیتر تووشی لە خۆبایی بوون نابن و لە مەینەتیدا ناڕەحەت نابن. ڕوانگەی شەرەفخان سەبارەت بە پێشچوونی مێژوو مەشیەتگەرایانە و تەقدیرخوازانەیە. واتە لە ڕوانگەی شەرەفخانەوە هەموو شتێک بەویست و حەز و مەشیەتی خوددا دەجوڵێت. بە پێی ئەم بنەمایە فەلسەفەی مێژووی شەرەفخان لەسەر بنەمای ئیلاهیاتی مێژوویی واتە لەسەر ئەساسی بەدیهاتنی وعدەی خودایی و ڕزگاری دامەزراوە. بۆ نمونە سەرەڕای بەکارهێنانی هیندێک بۆچوونی ئەقلانی و واقعیەتخوازانە لە پێشەکی شەرەفنامە لەو بۆچوونی مەشیەتخوازانە بە دەگمەن دووری دەگرێت. بۆ نمونە لە باسی ڕەگەز و ڕەچەڵەکی کورد دووبارە پەنا دەباتە ئەو ڕوانگە و گوتارە و
لەم بارەیەوە دەنووسێت بە وتەی هیندێک لە زانایان کورد لە تایفەی ئەزینەیە کەشەف الله عنهم الأغگا هەر بەم پێ دەڵێت بە ڕەوایەتی هیندێک لە مێژوونووسان دێو دەگەڵ ئینسان ئیزدواجی کرد و تایفەی کوردی لێ دروست بوو أعلم عند الله على كل التقدير. ڕەوشتی مێژوونووسی شەرەفخان. ئەم کتێبە دوو بەشە. بەشی یەکەم سەبارەت بە مێژووی کورد و ماڵە میرانی کوردە و خودی ئەم بەشەش لە یەک سەروتار و چوار بەش بە ناوی سەحیفە پێک دێت. سەرچاوی شەرەفخان جیا لە هیندێک کتێبی مێژووی وەک ئەوەی خۆی ئاماژەی پێداون و بە وتەی خۆی مێژووی عەجەمان قسەی پیرە پیاوانی ڕاستبێژ و بیستن و بینینی خۆی گرنگترین سەرچاوەی مێژوونووس بوون. کورد لە نیگای شەرەفخانەوە. کورد لە ڕوانگەی شەرەفخانەوە بریتین لە هۆزەکانی کە بە شێوە ئاخافتن و هیندێک ئاکار و دابوو دەستور و هەست و کەوتیان لێک جیاوازە و چوار بەشن. یەکەم کرمانج، دووهەم لۆر، سێهەم کەلهوڕ و چوارەم گۆران. بە واتایەکی تر کورد واتە ئەو چوار هۆزەی کە لە مێژە لە وڵاتێک بەناوی کوردستان دەژین و لە سنووری لە لێواری دەریای هورموزەوە کە لەسەر کەناری دەریای هیندەوە هەڵکەوتووە دەست پێ دەکات و لەوێ بە هێڵێکی ڕاست دەکێشێ و دێت تا مەڵبەندی مەڵاتیا و مەرعەش دەبڕێتەوە. وڵاتی فارس و عێراقی عەجەم و ئازەربایجان و ئەرمەنیستانی گەورە دەکەونە لای باکووری ئەو هێڵەوە. لای شەرەفخان کورد چوار تایفەی سەرەکیە کە لە باری زمانی و دابوو نەریت و هەڵس و کەوتەوە هیندێک جیاوازیان هەیە. ئەمانە لە وڵاتێکی پان و بەرین بە ناوی کوردستان نیشتەجێن و ڕەگەز و ڕەچەڵەشیان دیار نیە و بەس خوا شارەزای سەرەکی ڕەگەز و ڕەچەڵەشی کوردە. ئەو مرۆڤانەی بە ناوی کورد و لە وڵاتی کوردستان دەژین و کۆمەلگای کوردی پێکدێنن لە ڕوانگەی شەرەفخانەوە هەڵگری ئەم تایبەتمەندیانان کە لێرەدا ئاماژەیان پێ دەکەین. یەک، کۆمەلگای کوردی کۆمەلگەیەکی دینی و مەسەبیە. شەرەفخان پێی وایە کۆمەلگای کوردی کۆمەلگەیەکی دینی و مەسەبیە و لەسەر بەڕێوەبردنی کاروباری ئاینی زۆر سوورن و لە خزمەتی ئاین و پیاوانی ئاینی و مەلاکان هەمیشە ئامادە و لارەملن. زۆربەی کوردەکان سونی مەسهەبن و لەسەر مەسهەبی ئیمامی شافعی دەڕۆن و لەسەر بەجێهێنانی ڕێو و شوێنی خۆیان زۆر سوورن. بدلیسی دەڵێ سەریان پچێ نۆژیان ناچێ و لە چوونە حەج و زەکاتداندا هیچ لام و جیمیان نییە و بۆ پێکێنانی هەموو ئەرکی سەرشانیان لەمەڕ ئاینەوە هەتا بڵێ سوست و چالاک و ئامادەن و لە ڕووی فەرمانی مەلایاندا لارەملن و چیان پێ بسپێرن بە مولەی لا نادەن. خزم و یارانی پێغەمبەریشیان زۆر خۆشگەرەکە. لەوانەیە بەهۆی دەمارگیری ئاینی شەرەفخانەوە بۆ ئاینی سوننە و بە تایبەت شافعی هەیبۆ باسی لە کوردانی یارستان و تەنانەت کوردانی شیعە نەکرد بێت. بەڵام بەگشتی کۆمەلگای کوردی وەک کۆمەلگەیەکی دینی و مەسەبی پێناسە دەکات کە ئەولەویەتی سەرەکی بۆ ئەو کۆمەلگەیە بەجێهێنانی ڕێوەڕەسمە ئاینەکانە. دوو، غیابی ئەندیشە و یەکگرتن و ویستی یەکترکوژی. بە قسەی یەکتر ناکەن و یەکیەتیان نییە. کەسیان بۆ کەسیان ناچەمێنێ و بۆ یەکتر نایەنە بەر کەمەند و هەر وەک تاکە تاکە هەر کەسێک بیر لە سەربەرزی خۆی دەکاتەوە. شەرەفخان پێی وایە کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی پەرتەوازە و سەرەڕۆ و سەیرە. لەم کۆمەلگەیەدا کەس بە قسەی کەس ناکات و هەرگیز پشتی یەکتر ناگرن و شتێک بەناوی یەکگرتن لە ناویاندا بوونی نییە. هەر کەسێک تەنیا خۆی بە باش و بەرز دەزانێت و تەنیا لە بازنەی تەنگی عەشیرەتدا هیندێک جار یەکبوون مانای هەیە. هەڵبەت بەگشتی و تەنیا لەسەر وشەی تەوحید یەکگرتن لەو بارەیە دەنووسێت بە قسەی یەکتر ناکەن و یەکێتیان نییە. کەسیان بۆ کەسیان ناچەمێنێ و بۆ یەکتر نایەنە بەرکەمەند و هەر وەک تاکە تاکە هەر کەسێک بیر لە سەربەرزی خۆی دەکاتەوە. بە تێگڕایی بیر لەسەر بڵیندی تێگڕایی ناکەن و پشتی یەکتر ناگرن و نابنەیەک. دەربارەی ئەم ئاکارەنا لەبارەیانەوە مامۆستای زانا مەلا سەعدەدین کە فێرکاری سوڵتان مرادخانی عوسمانی بووە لە ناو مێژوە تورکیەکەیدا کە بۆ عوسمانی داناوە لەمەڕ کوردیشەوە دواوە و دەڵێت هەموو کوردێک بەخۆی سربەخۆیە و ئاڵای ملهوڕی و زۆرداری بەرز کردوێتەوە و لە ناو ئەو شاخ و چێوانەدا بە سەربەستی دەژین. ئەگەر سرنج بدەیتە باری یەکگرتووی و هاوبیری و هاوکاریانەوە تەنیا لە شادومانیدا واتا وشەی تەوحید نەبێت لە هیچ شتی تردا یەکتر ناگرنەوە.
لەم بارەوە لە باسی ئیدریسی بدلیسی و کۆکردنەوەی سەرۆکە کوردەکان بە پێشنیاری خۆی و لە زمانی ئیدریس بدلیسی دەڵێت ئاڵای بەرزی سوڵتان لە تەورێزەوە بەرەو ڕۆم ڕووی وەرجێڕا. حەکیم ئیدریس بە سوڵتانی خاوەنشکۆی پێشنیار کرد کە میرەکانی کوردستان بە بەزایی شاهانەتان چاوەڕوانن مۆڵگەی باو و باپیرانیان پێبەخشێ و یەکێکیشیان هەر لە خۆیان بۆ بکەی بە سەرداری گشتی و بە تێگڕایی هێرش بەر لەسەر قەرەخان و لە دیاربەکر دەریپەڕێن. سوڵتانی هەموو دنیاگر لە وڕامدا فەرمویان هەر کام لە میرە مەزنەکانی کوردستان بۆ میری میران دەستی دەدا با بۆ خۆیان ناودێری کەن و دابنرێ و میرە کوردەکانی ترش لەژێر فەرمانی ئەودا بن و کۆشش بکەن قزڵباش لەناو بەرن. حەکیم ئیدریس جوابی داوە کە ئەوانە زۆربیان ئەوەندە خودپەرستن هیچیان سەریان بۆ ئەوەی تر ناچەمێنێ و ئەگەر تۆ چاول لەوە بێ کە قزڵباش لەناوبەری وا باشترە نۆکەرێکی بەربارەگای دنیا پەنای پێ بسپێردرێ تا سەردارە کوردەکانی زوو بێنە بەر فەرمانی. لە ڕوانگەی شەرەفخانەوە نەبوونی یەکڕیزی و یەکتر قبول نەکردن بۆتە هۆی ئەوەی کورد بەردەوام خەریکی یەکتر کوشتن و یەکتر سڕینەوە بن. پرسی یەکتر کوشتن ئەوەندە زەق و زاڵە کە بە وتەی شەرەفخان کورد سەرەڕای زاو زۆی زۆر چونکە بەردەوام خەریکی یەکتر کوشتنن ئیتر جەماوەریان فرە نابێت و لەم بارەوە دەڵێت کورد بە پێی سونەتی پێغەمبەر 4 ژندێن و 4 کەنیزیشی دەخەنە سەر و بەویستی خوددا دەبنە خاوەنی منداڵی زۆر. ئەگەر یەکتریان نەدەکۆشت گرانی نەتەنیا لە ئێران بەڵکو ئەکەوتە هەموو جیهان. دیارە شەرەفخان بە وردی لێرەدا ئاماژە بە چەند خاڵێکی سەرەکی دەکات. یەکەم یەکترکوژی، دووهەم نەبوونی ئەقلانیەت و سێهەم نەبوونی یەکڕزی. لەم سێ خاڵەدا دەیەوێ بڵێت کە لە نەبوونی ئەقلانیەتدا کورد لە باتی یەکڕزی خەریکی یەکترکوژی و بە واتایەکی تر براکوژی و خۆکوژیە. سێ ڕێگەنەدان بۆ دامەزراندنی دەسەڵاتی کوردی. شەرەفخان پێی وایە کورد زۆر پەرتەوازەیە و کەس بە قسەی کەس ناکات و هەر یەکەی بانگەشەی سەربەخۆی دەکات. لەبەر ئەوە بەردەوام لە ناوخۆدا خەریکی شەڕ و براکوژی و یەکترکوژیە و ئەمە وای لە کۆمەڵگەی کوردی کردووە هەرگیز ڕێ بە دروستکردنی دەسەڵاتی کوردی نەدات و نەتوانێت بێتە خاوەنی پادشا و میرێک کە دەسەڵاتی بەسەر هەموو کوردەوە هەبێت. دەرەنجامی ئەم دیاردەیە ئەمەیە کە کۆمەڵگەی کوردی زۆرتر ویستی بەرەو خێنڕشتن و بێڕوحمی بچێت و لەم بارەیە دەنووسێت لە نێو کورداندا چونکە دەستەڵاتدار و پادشایەکی خاوەن قسە و دەنگ و فەرمانیە زۆربیان بێڕەحم و خێنڕێژ و چاونەترسن بەو جوورەی کەوا بە کەمترین تاوانێک خراپەی زۆر دەکەن. هەروەها بیدلیسی دەڵێت تەنانەت بێبەهرەن لەو هونەرانەی کەوا نزیکیان دەکاتەوە لە دەستەڵات. کورد و زانایانی کورد لەو زانست و هونەرانەی کە زانین و فێربوونیان دەرگای شایەکانیان بەڕوودا دەکاتەوە و دەتوانن بگەن بە پلە و پای باش بێبەهرەن. لە ڕوانگەی شەرەفخانەوە نەبوونی سەرۆکێک کە هەموو کورد قبوڵی بکات و سەرۆکی هەموو کورد بێت بە واتایەکی تر ڕێگەنەدانی کورد بەوەی خاوەنی یەک سەرۆک بن بۆتە هۆی پەرتەوازایی و خوێنڕێژی و تونند و تیژی لە ئاست یەکتی و تەنانەت یەکترکوژی. ئەم دیاردەیە لای شەرەفخان بەرهەمی غیابی ئەقلانیەتە لە کۆمەڵگەی کورد و لای مرۆڤی کورد. غیابی بیرکردنەوە ئەقلانیەت وای لە ئینسانی کورد و کۆمەڵگەی کورد کردووە خەریکی قسەی زلو بێمانە و لە خۆبایانە و نائەقلانی بن. بەم هۆیشەوە زۆر جار لە ئاست داگیرکەر و دوژمن تووشی شکست ببن. چوار غیابی ئەقلانیەت لە کۆمەڵگەی کوردی. شەرەفخان لەو بڕوایەدایە بیرکردنەوە ئەقلانیەت لە کۆمەڵگەی کوردی پێگە و جێگەی نییە و مرۆڤی کورد گرنگی بە پرسی بیرکردنەوە نادات و دروژمی کەسێک بیر لە دوا ڕۆژ بکاتەوە ترسنۆک دەبێت بۆتە بەشێک لە نەریتی کۆمەڵگەی کوردی. شەرەفخان لەم بارەوە دەڵێت بە پێی من تەفەکر فی العەواقب لەم یەشجع لە زۆربەی کارەکانی ئەم دنیا و هەروەها کاری گەورە و مامەڵەکان بیر لە دوا ڕۆژ ناکەنەوە. خاڵی گرنگ لەم دیۆدا ئەوەیە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی ئازایەتی بێتە باشترین تایبەتمەندی مرۆڤی کورد و تا ئەو جێگەیە بایخ و گرنگی پێ بدەن کە حەز لە ناونیشانی جەردەیی لە باتی خاوەنبیر و ئەقڵ بکەنەوە. زۆربەی کوردەکان ئازا بوێر جوامێر و میرخاس و بەفیز و دەرمان تا ئەو ڕادەیە کە لەو پڕی ئازایەتی و بوێری و بەغیرەتی بەخۆیان دەڵێن دز و زەردە. کەواتە غیابی بیرکردنەوە لە کۆمەڵگەی کوردی
لە ڕوانگەی شەرەفخانەوە بۆتە هۆی ئەوەی کە کورد خاوەنی بەرنامە نەبێت و بۆ دوا ڕۆژ بیر لە سازکردنی داهاتوو نەکاتەوە و تەنها بیر لە ئازایەتی و شەڕ بکاتەوە و بەردەوامیش شکست ئەزموم بکات. بەگشتی کۆمەڵگەی کوردی لە نیگای شەرەفخانەوە کۆمەڵگەیەکە کەمترین بایەخ بۆ ئەقڵ و بیرکردنەوە دادەنێت. کۆمەڵگەیەکی پارچە پارچە و لێکترازا و زۆرتر سەرقاڵی توند و تیژی و خۆکشتنە. لەبەرەوە نەیتوانیوە هەرگیز ببێتە خاوەنی دەسەڵاتێکی کوردی و نەیتوانیوە یەکرزی بپارێزێت و تەنانەت بیر لە یەکرزی بکەنەوە بۆ دانانی کەسێک وەکو سەرۆکی خۆیان تا چیتر تووشی شکست و یەکترکوژی و خوێنڕێژی نەبنەوە. بەم پێیە دەکرێت بڵێن شەرەفخان لە بازنەی ڕوانگەی مەشکێتخوازی لەم پێشەکیە تا ڕادەیەک دەرباز دەبێت و ئاماژە بە هزری مرۆڤی بە واتایەکی تر مرۆڤی کورد بە هۆکاری دواکەوتووی پەرتەوازایی کۆمەڵگەی کوردی ناو دەبات و دەڵێت نەبوونی یەکڕزی بۆتە هۆی کوردکوژی و کوردکوژی بۆتە هۆی ڕق و کینەی ناوخۆیی. ئەمە لە خۆیدا ڕێگە لە دامەزرانی دەسەڵاتی کوردی و هۆکاری سەرەکی ئەم زیانەش غیابی ئەقلانیەت و بیرکردنەوەیە لە کۆمەڵگای کوردیدا. ئەنجامی تۆژینەوە شەرەفنامە واتە مێژووی بنەماڵەی خاوەن دەستەڵاتدارەکانی کوردستانە. سەرەتای دەستپێکردنی ڕەوتی مێژوونووسی کورد و کوردستان کە لە سەردەمی سەفەویەکاندا نووسراوە. گوتاری زاڵی سەردەمی سەفەویەکان کاریگەری لەسەر ڕوانگە و ڕەوشت و تەنانەت زمانی شەرەفنامە هەبوو. ڕوانگەی شەرەفخان لەسەر مێژوونووسی درێژەی هەمان ڕێچکەی پێشووی مێژوونووسانە کە لەسەر بنەمای مەشیەت و ئیرادەی یەزدان و پەیمانی خوایی بۆ ڕزگاری مرۆڤ دامەزراوە. بەس پێشەکی شەرەفنامە کە پێدەچێت پاش شەرەفنامە نووسرا بێت و بەرهەمی خوێندنەوەی مێژووی کوردستان و شەرەفنامە بێت دەکرێت وەکو دابڕینێک لە ڕێچکەی پێشوو تەماشا بکرێت. شەرەفخان لە پێشەکی شەرەفنامەدا بۆ یەکەم جار لە زیاتی ئیرادە ویستی یەزدان ئەولەویەت بە ئیرادەی مرۆڤ و هۆکاری مرۆڤی دەدات. بە واتایەکی تر لە زیاتی ویستی یەزدان باز لە هۆکاری مرۆڤی کورد دەکات و فاکتەری کوردی وەکو هۆکارێکی پەرتەوازەی و نەبوونی دەستەڵاتی کوردی لە زیاتی ویست و مەشیەتی خودایی پێناسە دەکات. لە ڕوانگەی شەرەفخانەوە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی پەرتەوازە و بێسەرۆکە کە خودی ئەمە بۆتە هۆی ئەوەی توندوتیژی و کوردکوژی و یەکترکوژی تێداباو بێت. لە لای شەرەفخان هۆکاری سەرەکی ئەم دۆخە غیابی ئەقلانیەت و بیرکردنەوەیە. ئەمە واتە یەکەم خوێندنەوە بۆ کۆمەڵگەی کوردی بە پێی فاکتی مێژووی لەلایەن مێژوونووسێکی سەردەمی سەفەویەکان کە لە ژێر کاریگەری گوتاری کلاسیکی و بڕوامەند بە ئامادەبوونی ویست و مەشیەتی خودایی لە ڕەوت و جوڵەی مێژوودا. ئەم ڕوانگەیە دەتوانێت وەکو سەرەتای شێوازی خوێندنەوەی ئەقلانی کۆمەڵگەی کوردی و هەروەها سەرەتای ڕێچکە و ڕوانگەیەکی نوێ دەرببڕدرێت. ئیسماعیل مەحموودی. بەردەنگی هێژە نووسەری ئەم توێژینەوە ڕێزدار ئیسماعیل مەحموودی لە کۆتایی توێژینەوەی خۆی لەسەر ڕوانگەی شەرەفخانی بیدرسی لەسەر کۆمەلگای کوردی ڕیزی تەواوی ئەو سەرچاوانەی بۆ نووسینی ئەو بابەتە بەکاری هێناوە نووسیوێتی و منیش بە پێوەستی ئەم بەشە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی دەکەمەوە کە خۆتان دەتوانن چاوی لێ بکەن و بەراوەردی بکەن. نووسەر لە دوو بەشی سەرچاوەی فارسی و کوردی بۆ نووسینی ئەم توێژینەوە کەڵکی وەرگتووە کە شەرەفنامەی مامۆستا هەژار مکریانیش یەکێک لەو سەرچاوانەیە. ڕێزدار ئیسماعیل مەحموودی نووسەری ئەم توێژینەوە خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە بەشی مێژووی زانکۆی ئیسفەهانە و توێژەری مێژووی ئەندیشە و مێژووی سیاسی کوردستانە کە لە کۆتای ئەم توێژینەوە وەکو تێبینی دەنووسێت بە بۆنەی ئەوەی مامۆستا هەژاری ڕەحمەتی لە هیندێک جگادا کە شەرەفخان بە شەفافیەت ڕەخنەی لە کورد گرتووە وەری نەژێڕاوەتەوە سەر کوردی و لێرەوە من ناچار بووم هەم کەڵک لە شەرەفنامەی کوردی هەژار وەربگرم و هەم لە کۆپی فارسیەکەشی هیندێک جاریش دوو کۆپی فارسی لەبەر ئەوەی کە سەرچاوەکان جێوازن. هەژار مکریانی گەلناس شاعیر و وەرگێڕی ناوداری کوردستان کە خاوەنی زۆر بەرهەمی وێژەیی و لێکۆڵینەوە و زۆر پەرتووکی نایابە. لە وتوێژێکی تایبەت کە لە شاری پاریس لە ڕێکەوتی 2 شوباتی 1991 واتە 19 ڕۆژ بەر لە کۆچی دوایی ئەو زاتە پیرۆزە کە دەگەڵ وێنەگری ناودار سوارەی مامەخەلانی کردوێتی بە ناوهمێدێکی تەواو باز لە ڕەوتی کورد لەسەر بابەتە جۆرا و جۆرەکان دەکات و سەرکەوتنی گەلی کورد
لە یەکگرتووی و خوێندندا دەبینێت. مامەساجان لەو باوەڕەدا نین کە هەلومەرجی ئەمڕۆ زیاتر لەبارە بۆ ئەوەی میلەتی کوردیشەوە با بۆ چارەنووسی خۆی زیاتر قوربان فەرمایشەکەت جوانە دەڵێ ئەمڕۆ لەبارترە مەگەر وا بڵێ لەبارترە لە پێشوو هەر ئەوەندە ئەمە ئەو لەباریە ئەمە دەتوانین ئیسیفادە لەو هەموو لەباریە بکەین نەوەڵڵە ئێستا تۆ دقت بکەمە بۆ خۆمان چەند مثلا حزبی پارتی ئێستا بۆتە دە قسمە دەبەش ها وەختی خۆی هەمومان لە حکومی مەلا مستەفای دابووین لە هەر کوێ دەڵێت تەماشا دەکەی اختلاف دەبینی خۆماندا زۆرترە تا دەگەڵ دوژمنەکەمان مابینی خۆمان شاری خۆمان دەکەینەوە جا مشکلێمان هەیە دی بەڵێ لەبارترە ینی کورد زۆرتر تێگەیشتون ئەلان تێگەیشتون کە حاڵیان زۆر خراپ هەرە ئەوەندە ما ناتوانم بڵێم تێگەیشتون کە چۆنی چاک دەکەنەوە ناوەڵە قوربان بەو تێنەگەیشتووی خۆمان ئێمە کە هیچیشمان بە هیچ نەکردووە بەڵام بووین بەهۆی ئەوە لەو پارچەکردنە و لەگەڵ ئەو میلەتە سەردەستانی کە لە بندەستیان ناین ئێمە و دەژین لەگەڵیانە وەک خۆمان ئیسراحەتمان نەکردووە و ئاسوودەیمان بە خۆمانەوە نەدیوە هێندەی توانی بێتیشمان بووین بە سەبەبی ئەوەی کە ئەوانیش ئەو ئاسوودەیە بە خۆیان یەقین وایە ئایا تۆ بڵێ وەختێک بێ هیچ نەبێ ئەوان میلەتە سەردەستەکان بیری ئەوەیان بێ هیچ نەبێ خۆیان لەدەست ئەم حاڵە ڕزگارکەن و تۆزێک ئەگەر بیرێک بکەنەوە کە ئەم خەڵقە بۆچی تاکە ئەگەر بۆ ئەوە بۆ ئافکری بکەنەوە ئێستا وەختی خۆی پێواتوە لە بیرتە ئەمن دەمنووسی لە بەعزە جێگایشی کوەر دەمگوت بابە ئەو پوڵی دەیدەن بە قمبولە و بە ئێمەیدا دەدەن و ئەو تفەنگەی پێمانەوە دەنێنەوە ئەگەر ئەو پوڵی کۆکەنەوە بێن لە کوردستانی پێ ئاوادانکەنەوە و مەدرسەی پێ بکەنەوە وەڵڵاوە بیللای ئەوەندەمان ناوێ نی ئەوەندەشمان ناوێمە پێک دەبین بە شتێک نەخێر ئەگەر ئەوانیش فکر بکەنەوە و ئەگەرانەی تێداە ئەخر زەحمەتەکەمان ئێرێ وەڵڵاهی ئومێد دەکەم هەر ئەوەندە ئومێدم هەیە ما ناتوان بڵێم بەڕاستی ناومێدانە قسە دەکەم لەوارەوە کارەکەن و ئارەزویان وایە کە میلەتەکەیان ڕۆژێک لە ڕۆژان ڕزگاری ببێ و بگەنەوە یەک و دەوڵەتێکی کوردستانی دروست ببێ وەڵاهی زۆرمان ئارەزووە ئەو قسانە ئارەزوون کە ئارەزوو وەڵای ئارەزووە من ناتوانم عرضت بکەم شتێکی مەلموس هەیە غیرە ممکنە بەڵێ ئەگەر بتوانین جائز دەکردنیشتی وا فکرەی وا پیادە بکرێ لە ناو کووردا بۆ ناکرێ مشکلەی من ئەوەیە ئەرز دەکەمەوە جاش لەگەڵ دکتۆر نورەدین زازا قسەمان دەکرد دکتۆر نورەدین دەیگوت هەستە من تۆ بچینە دیهاتی تورکیا دڵی خەڵکی خۆشکەین کە بێن سەورەیەک بکەن گوتم باشە دکتۆر ئەوە من تۆ چوینە نێو دیهاتی فەرزکەین هەزاران کەسیشمان ساز کرد دەوڵەتی تورکیا دەنێرێ مزگەوتێک دروست دەکات دێیەکی دەڵێ ئەو کافرانە بکوژن دەڵێ چی دەستێکی پێکەینە گوتی وەڵا ناوێرم بسی نەخێر مشکلێ ئەوەیە ئەو ئەزهانە حازر نییە. خۆشەویستان هیوادارم ئەو ئاڵخەیە کە لەسەر کۆمەلگای کوردی لە ڕوانگەی شەرەفخانی بیدلیسیەوە کە لە نووسینی ڕێزدار ئیسماعیل مەحموودی تۆمارکراوە هەروەها وتەکانی مامۆستای پایەبەرزی نەتەوەکەمان مامۆستا هەژار مکریانی توانی بێتی تا ڕادەیەک و بیرهێنانەوەیەک بێت بۆ مێژووی پڕ لە هەوراز و نشێوی نەتەوەکەمان و بتوانێت ڕوانگەی تاکی کورد لەسەر زۆر بابەتی پەیوەندیداری مێژووی بگۆڕێت و بێت بە دەستپێکی پێداچوونەوەی تاکی کورد لەسەر بیر و ئاکار و گفتار و ڕوانگەی خۆی بۆ کوردایەتی و کوردبوون. هیوادارم زگای ڕەزامەندیتان بێت و تا بە گەیشتنەوەیەکی تر ماڵیاوە.